یەکێ لە خەلەلی دایک و باوکان ئەوەیە کە هەم قودوەتون سەیئە. دایک و باوکەکە خۆیان پێشەنگێ و پێشەوایەکی خراپن، نمونەیەکی خراپن بۆ مناڵەکانیان. ئەوەنەی مناڵ متەئەسیر دەبێ، کاریگەری هەڵسو کەوتی دایک و باوکی لەسەر دەبێ، ئەوەندە کاریگەری قسەکانی لەسەر نابێت. یەکەم پەروەردە مناڵ پەروەردەی دایک و باوک وەردەگرێت. والتربية العملية أوقع في النفوس من التربية القولية النظرية. أو پەروەردەی بعملي مناڵەکەت لە تۆدا دەیبینێ، هەز دەکا دەبینی کە بانگ درا باوکی یەکسەر هەڵەسێ دەستنوێژ دەگرێت دەڕوا بۆ نوێژ، سیر دەکا باوکی لە تەلەڤیزیۆن و نازانم سەتەلایت و چی سەیریشتی خراپ ناکات. دایکی هەر کاتێ بچێتە دەرەوە خۆی جواندا دەپۆشێت، خاوەنی حشمەت و حەیا و شەرمە، نایکاتە گاڵتەجاڕی و قسەکردن لەگەڵ پیاوی بێگانە. کە وعدێکیاندا ئەو دایک و باوکە، مناڵ دەبینێ دایک و باوک وعدەکە دێنێتە سەر، لە قسەکانیاندا ڕازگۆن، ڕێز لە یەکتر دەگرن، جنێو بە یەکتر ناڵێن. ئەم ڕەوشتە جوانانە کە مناڵ بینی لە دایک و باوکیدا یەکسەر تەبع دەبێت یایدا. بەس کە دەبینێ باوکێکی درۆزن، دایکێکی حاشا بەرەڵا، و هەروەها دائیمەن کێشە و ئاژاوە، جنێودان بە یەکتر، سوکایەتی کردن، فێڵکردن لە یەکتر، بانگ دەدرێت، دەنجی مۆسیقا و گۆرانی سەتەلایتەکەیان لە بانگەکە گەورەتر، لەگەڵ یەک پاگنین، لەگەڵ خوا پاگنین. طبعا ئەمانە هەمووی دیسان طبع دەبێت لە مناڵەکەتدا. القدوة السيئة، کەواتە تۆ خۆت خراپترین نمونەی بۆ مناڵەکانت. بۆی ئەمە یەکێکە لە خراپە هەرە گەورەکانی باوک و دایک بۆ مناڵ. أصلح نفسك ثم أصلح أولادك. تا خۆت چاک نەکەی مستحیلە مناڵت چاک نابێت. مناڵت چاک نابێت إلا أن يشاء الله.